لە ڕووداوێکی چاوەڕوان نەکراودا کە شەقامی عێراقی و ناوەندە سیاسیەکانی سەرسام کرد، حکوومەتی عێراق دوای بە تیرۆریستناساندنی حیزبوڵای لوبنانی و حوسیەکانی یەمەن و بڵاوکردنەوەی بڕیارەکە لە ڕۆژنامەی وەقاعی فەرمی بەپەلە لێی پاشگەز بووەوە و وەک هەڵەیەکی کارگێڕی لە بڵاوکردنەوەی ڕەشنووسێکدا پێناسەی کرد. ئەمەش دوایەوەی دەنگدانەوەیەکی گەورەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیا عەرەبیەکان لێکەوتەوە. بە پێی ژمارە 4848 ڕۆژنامەی فەرمی وەقاعی عێراقی کە مێژووەکەی بۆ هەفتەی تشرینی دووەمی 2025 دەگەڕێتەوە و بڕیاری ژمارە 61 ساڵی 2025 لیژنەی سڕکردنی سامانی تیرۆریستان لە ناوەڕۆکی بڕیارەکەدا جگە لە گۆڕینی ناوی ئەبوو محەممەد جۆلانی سەرۆکی دەستەی تەحریری شام بۆ ئەحمەد حسێن شەرع هەردوو بزوتنەوەی حیزبوڵڵا و حوسیەکانیشی وەک قەوارەی تیرۆریستی خرانە لیستی سڕکردنی سامانەوە. بەڵام هەرزوو لیژنەی بلۆکردنی سەروەت و سامان لە بانکی ناوەندی عێراق ڕوونکردنەوەی بە پەلەی بڵاو کردەوە و ڕایگەیاند بنەمای بڕیارەکە لەسەر داوای دەوڵەتی مالیزیا بووە و تەنها تایبەت بووە بە پۆلێنکردنی خەوارەکانی سەر بە داعش و قاعیدە. بە پێی ڕوونکردنەوەکە بێت بەهۆی ئەوەی لیستەکە بەر لە پاکنووسکردن و وردبینکردنی بەهەڵە بۆ ڕۆژنامەی وەقاعی نێردراوە، ناوی حیزبوڵڵا و حوسیەکانی تێدا ماوەتەوە کە هیچ پەیوەندیەکیان بە بڕیارەکەوە نییە. بۆیە بڕیارەکە ڕاست دەکرێتەوە و ناوەکانی لە ئەرشیفی فەرمی دەسڕدرێتەوە. لەلایەکی دیکەوە لە چوارچێوەی لێدوانە دژیەکەکانی نێودۆسیەکە یوسف کیلابی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند هەواڵی پاشگەزبوونەوە لە بلۆکردنی دارایی حیزبوڵڵا و ئەنساڕوڵڵا تەنها بۆ یەوەرکردنەوەی ڕاگەیاندنە و ئەو بڕیار و یاسایانەی لە وەقاعی عێراقیدا بڵاو دەکرێنەوە بە یاسا نەبێت، نەدەسڕدرێنەوە نە هەموار دەکرێنەوە. بەو پێیەش بڕیارەکەی حکوومەت دەبێتە بڕیاری کۆتایی. بۆ ڕێگرتن لە گەورەتربوونی کاردانەوەکانی ژنووسینگەی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بە توندی هاتە سەرێڵ و فەرمانی کرد بە ئەنجامدانی لێکۆڵینەوەی بەپەلە بە مەبەستی دیاریکردنی بەرپرسیارەتی و سزادانی ئەو کەسانەی وە خۆی ناوی بردووە لەم هەڵە گەورەیەدا کەم تەرخەم بوون. نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق لە ڕوونکردنەوەیەکدا جەختی کردەوە کاڵوێستی عێراق بەرامبەر دووەسەی فەڵەستین و لوبنان و مافە مێژوویەکانی خاوەن خاکەکان نەگۆڕاوە و ڕێگا بە دەرفەت و مزایەدەی هیچ لایەنێک نادرێت لەسەر ئەم بنەما چەسپاوانە یاری بکەن یان گومان لەسەر هەڵوێستی حکوومەت دروست بکەن. دەشڵێت ئەم هەڵەیە لە شوێنێکی زۆرەستیارەوە سەرچاوەی گرتووە یاویش لیژنەی سڕکردنی داراییە کە لەلایەن ئەمینداریەتی گشتی ئەنجومەنی وەزیرانەوە پێکهێنراوە و پارێزگاری بانکی ناوەندی سەرۆکایەتی دەکات. ئەندامەکانی هەموویان لە پلە باڵادان بە پلەی بەڕێوبەری گشتی و عەمید لە وەزارەتە ئەستیارەکانی وەک دارایی و ناوخۆ و دەرەوە و داد و بازرگانی و پەیوەندیەکان و زانست و دەستپاکی و دژە تیرۆر و دەستگای هەواڵگری. ئەرکی سەرەکی ئەم لیژنەیە پاراستنی سیستەمی بانکی عێراقا لە سزاکانی گەنجینەی ئەمریکا لە ڕێگەی جێبەجێکردنی پێوەرە نێودەوڵەتیەکان بۆ بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە. شرۆڤەکاران پێیان وایە تێکەڵکردنی لیستە تیرۆریستیە نێودەوڵەتیەکان کە ئەمریکا حیزبوڵای تێدا داناوە لەگەڵ لیستە ناوخۆییەکان لەم ڕەشنووسەدا حکوومەتی خستە دۆخێکی نەخوازراوەوە. بە تایبەت عێراق کە ئەوڵدەدات هاوسەنگی لە نێوان پابەندبوونە نێودەوڵەتیەکان و پەیوەندیە سیاسیەکان لەگەڵ میحوەرەکانی ناوچەکەدا ڕابگرێت.